نوری نەمر. بەرجی پێنجەم، نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. سێ، وەک خۆی مایەوە. ئازیز صلی الله عليه وسلم چۆن ژیانی دەست پێکرد بوو هەر بەو جۆرەش کۆتایی پێهێنا. واتە مایەی شانازی بوونەوەران لەسەر هەمان شێواز و بە گوێرەی هەمان پێوەر و بنەما دەڕۆیشت و هیچ نەگۆڕا. لە دەستپێکی بانگەوازدا کە تەنها ئافرەتێک و منداڵێک و کۆیلەیەک و ئازادێک بەدەم پەیامەکەیەوە هاتبوون چۆن ڕەفتاری دەکرد، لە کاتی حەجی ماڵ ئاواییشدا کە قسەی بۆ زیاتر لە 100,000 کەس دەکرد هەر هەمان ڕەفتاری دەنواند. بگرە لە هەڕەتی سەرکەوتندا خاچی و خۆنەویستی زیاتر دەبوو. ئەو تاکە سەرکردەیە کە بە درێژایی ژیانی نەگۆڕاوە و وەک خۆی ماوەتەوە. بیر لەوە بکەنەوە کە چۆن مامەڵەی خۆی بەرامبەر ئەوانە نەگۆڕی کە بووبوونە هۆکاری تاڵی و ئەشکەنجەی چەندین ساڵە. وەختێکیش لە ئاکامی بەرفراوانبوونی بانگەوازەکەیەوە خەڵکانێکی زۆری تازە و خاوەنتوانە و شارەزایی گەورە پەیوەندیان پێوە کرد و بازنەی هاوڵەکانی فراوان بوو. ئەو هەرگیز دۆست و هاوڵە دێرینەکانی لەبیر نەچووەوە و پێشتر چۆن بوو هەرواش مایەوە. 4. بێهاوتا لە خاچی بووندا. ڕۆژێکیان لەگەڵ هاوڵانی دانیشتبوونانی دەخوارد. لەو کاتەدا ژنێکی بەدزوبان بەلایەندا تێپەڕی کە پێغەمبەری بینی وتی تەماشا بکەن هەروەک کۆی لە دانیشتووە و نان دەخوات. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی بۆ مەگەر کۆیلەی لە من باشتر هەیە؟ من بەندەی خوام جەلە جەلالوه بە دوایدا ئافرەتەکە دەڵێت بۆ خۆی نان دەخوات و بەشی من نادات. ئەویش دەفەرموێت دەی بخۆ. ئەویش لە بەرامبەردا دەڵێت ئەوە دەخۆم کە لە ناو دەمتدایە. پێغەمبەریش درودی خوای لەسەر بێخواستی ژنەی بەجێهێنا. بەم هەڵوێستا شەرم و حەیایەک زاڵ بوو بەسەر ئەم ژنەدا کە هەتاکو مرد بەدزوبانی بەرامبەر کەس نەنواند. خوا جوبرەئیلی لەگەڵ فریشتەیەک نارد بۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. فریشتەکە پێیوت ئەی محەممەد، خوا سەرپشتی کردوویت لە نێوان ئەوەی ببیتە پێغەمبەرێکی بەندە یان پێغەمبەرێکی پادشا. پێغەمبەر صلی الله عليه وسلم لای کردەوە بۆ جوبرەئیل وەک بیەوێت پرس و ڕای پێ بکات. ئەویش ئاماژەی بۆ کرد. مەبەستی ئەوە بوو بڵێت خاچی بە. ئەویش فەرمووی دەمەوێت ببمە پێغەمبەرێکی بەندە. ئێمە باز لە سەردەمانێک دەکەین کە لە هەموو گۆشەیەکی دنیاوە دەستکەوت و سامان و دیاری بۆ دەهات. بەڵام ئەو تێگرای دیاری و دەستکەوتەکانی بەسەر هاوڵانیدا دابەش دەکرد و هیچی بۆ خۆی نەدەهێشتەوە. بە درێژایی ژیانی شێوازی ڕەفتار و مامەڵەی نەگۆڕا. وەختێکیش وەک سەرکردەیەکی فاتح چووە ناو مەککەوە. لە ڕووی خاچی بوون و خۆ بەکەمگرتنەوە ئەوەندە سەری دانەواند بوو خەریک بوو چەناگەی پیرۆزی بدات لە پشتی وڵاقەکەی. جارێکیان سەعدی کوڕی موعاز هاتە خزمەتی. ئەویش بە دانیشتوانی کۆڕەکەی فەرموو لەبەر گەورەتان هەستنەوە. بەڵام ئەو نازدارە نەیدەهێشت خەڵکی لەبەر خۆی هەڵبستنەوە و دەیفەرموو هاوشێوەی عەجەمەکان هەڵمەستنەوە و دەستە و نەزەر ڕامەوەستن. شەوی میعراج پێشنوێژی بۆ هەموو پێغەمبەران کرد کەچی لەگەڵ ئەوەشدا ئەو پایە بەرز و گەورەیەی خەڵاتی کرابوو ئەویان نەگۆڕی و فەرمووی بەسەر موسا پێغەمبەردا پەسەندم مەکەن. وێڕای ئەوەی چەندین جار لە بەرچاویدا پەردەی غەیب لادراوە. کەچی جارێکیان کە سەردانی یەکێک لە هاوسەرەکانی کرد بینی چەند کەنیزەکێک دەف لێ دەدەن و باوکو کە سوکاریان دەلاوێننەوە کە لە بەدردا شەهید کرابوون. یەکێک لە کەنیزەکەکان وتی پێغەمبەرێکمان لە ناودایە کە دەزانێت بەیانی چی دەبێت. ئەو سەروەرەش پێی فەرموو ئاوا مەڵێ بەڵکو ئەوە بڵێ کە پێشتر دەدوت. لە ڕیوایەتێکی تردا دەفەرمێت ئەمەیان نا وا مەڵێن چونکە جگە لەخوا کەس نازانێت بەیانی چی دەبێت. بەڵێ تاقانە مرۆڤ و سەرکردەیە کە بە درێژایی ژیانی وەک خۆی ماوەتەوە حەزرەتی محەممەد پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. 5.
دۆزینەوەی توانە و لێهاتنەکان. لە مێژوودا کەسێک نەبووە وەک ئەو بتوانێت درک بە توانە و لێوەشاوەیی پەیڕەوانی بکات کە بڕیاری کۆچدرا بۆ حەبەشە. جعفەری کوڕی ئەبوو تاڵیبی هەڵبژارد تا ببێتە پێشەوای کۆچەرەکان. جعفەریش لە گفتوگۆکەی لەگەڵ نەجاشیدا سەلماندی کە ئەو هەڵبژاردنە زۆر لە جێی خۆیدا بووە. موسعەبی کوڕی عومەیر یەکەم کەس بوو کە وەک ڕابەر و مامۆستا ناردی بۆ مەدینە. ئەو کارانەی موسعەب لە مەدینە جێبەجێی کردن و ئەو خزمەتانەی پێشکەشی بانگەوازی ئیسلامی کرد باشترین و ڕاستترین شایەتن لەسەر دروستی هەڵبژاردنی. مەدینەش زۆر پێویستی بە پیاوێکی نەرمونیانی ڕووخۆشی وەک موسعەب هەبوو. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵی بژارد بۆ ئەو ئەرکە مەزنە. لە شەوی کۆچەکەیدا دەبوو یەکێک لە جێگەکەیدا بخەوتایە تاوەکو بتپەرستانی پێچەواشە بکات. ئەگەری ئەوەش لە ئارادا بوو ببوایەتە قوربانی ئەو پیلانەی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دانرا بوو. بۆیە دەبوو پاڵەوانێکی چاونەترسی وەک حەزرەتی عەلی دیاری بکرێت تاکو ئەو ئەرکە ڕابپەڕێنێت. ئەوجا دەبوو چێ ببوایەتە هاوڵی کۆچ و یاری غاری. دەبوو خەڵکی مەدینە چ کەسێک بە یاوەری پێغەمبەرەوە ببینن. ئەوە بوو بڕیاریدا ئەو کەسە حەزرەتی ئەبوو بەکر بێت کە هەتا سەر پێگەی هاوڵی دووهەمینی بۆ خۆی پاراست. هەر لە سەرەتاوە سدیقی دیاری کردبوو بۆ ئەو پایەیە. ئەویشە تا دواسات لەو پێگەیەدا مایەوە چونکە هەر لە سەرەتاوە دیاریکردنەکەی سەرکەوتوانە بوو. ئاشکرایشە کە جێپەنجەی لە هەڵبژاردنی هەموو خەلیفەکانی ڕاشیدین لە دوای خۆی دیارە. واتە پێویست بوو کە ئەبوو بەکر یەکەم و دووەم عومەر و سێم عوسمان و چوارەم عەلی بێت ڕەزای خۆیان لەسەر بێت. چونکە سنووری ئەجەلیان کە قەدەر دیاری کردووە داخوازی ئەو ڕیزبەندیە بووە. دەیخۆ ئاشکرایە کە خۆی باڵادەست خۆی ئەو کاری ڕێخستووە و هەڵی سوڕاندووە. لە هەموو دەستنیشانکردنێکدا سەرکەوتوو بووە. هەر لە پێدانی شمشێرەکەی بە ئەبوو دوجانە لە غەزای ئوحوددا تا دەگاتە سپاردنی ئەرچی چاندنی ناکۆچی لە نێوان قوڕەیش و جوولەکەکان بە نوعایمی کوڕی مەسعود لە غەزای خەندەقدا هەمیشە بەو هێزەوە ڕەفتاری دەکرد کە هەر ئەرچێک بسپێرێت بە کەسی شیاوی خۆی. حوزەیفە شیاوی ئەوە بوو نهێنی بپارێزێت، بۆیە کردی بە ئەمینداری هەندێک لە نهێنیەکانی. عەباسی مامی ڕاستپارد لە مەککەدا کاری هەواڵگری بۆ بکات. مامیشی بە باشترین شێوە هەستا بەو کارە. دیاریکردنی سەرکردەکان و هەڵبژاردننی ئەو نێردراوانەی کەناردنی بۆ لای پادشا و فەرمانڕەواکان و دەستنیشانکردنی ئەو هاوڵە زانستخوازانەی کە دەبوونە خۆری زانست لە ئایندەدا و دیاریکردنی کارمەندان بۆ کۆکردنەوەی زەکات، هەر هەمویان لە جێی خۆیدا بوون و ڕۆژگاریش لە سەرزاری ڕووداوەکان ڕاست و دروستی ئەو هەڵبژاردنانەی سەلماند. بەڵێ زۆر گرینگە سەرکردە بە چاچی جۆر و کەسایەتی ئەو تاکانە بناسێ کە ئەرچیان پێدەسپێرێت. مێژوو ژمارەیەکی زۆر و زەبەندە هەڵەی گەورە دەجێڕێتەوە کە سەرکردە و سەرگەورەکان لەم بوارەدا ئەنجامیان داون. چەندین سەرکردە هەن خیانەتیان لەلایەن ئەوانەوە لێکراوە کە لە خۆیان نزیک کردوونەتەوە و کردویانن بە کەسانی ڕاستپارێزی خۆیان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەرقەمی کوڕی ئەبوو ئەرقەمی ڕاستپارد بۆ بەڕێوەبردنی کاروباری دارایی. لە سەردەمی خەلافەتی حەزرەتی ئەبوو بەکر و عومەریشدا لەسەر ئەو پۆستە هەر بەردەوام بوو. بەڵام لە سەردەمی حەزرەتی عوسماندا کاتێک سامانی تایبەتی خۆی بە هەندێک لە خزمانی خۆی بەخشی، دەنگۆی ئەوە بڵاو بووە کە گوایە حەزرەتی عوسمان فەزلی هۆزی ئومەیەی داوە بە سەرباقی موسڵماناندا. لە ئەست ئەم دەنگۆیەدا ئەرقەمی کوڕی ئەبوو ئەرقەم هات بۆ لای پێشەوای باوەڕداران و کلیلەکانی گەنجینەی پێسپاردەوە و پێیوت: لەم هەل و مەرجەدا و لە سایەی ئەم تۆمەتانەدا من ناتوانم کار بکەم. بەڵێ تا ئەو کاتەی بەویستی خۆی دەستی لە کار کێشایەوە، واتا بۆ ماوەی چارەکە سەدەیەک لە ئەرکەکەی بەردەوام بوو.